ڕۆژ باش بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 12 لاپەڕە 12 بابەتێکی نوێیە باسی بەکارهێنانی سیفەتەکانی کردارەکان دەکا. پێش ئەوەی بچینە ناو ئەو بابەتە پێداچوونەوەی خێرا هەیە لێرە، هیوادارم خوێندکاری ژیر ئەو پێداچوونەوە خێرانە ئەنجام بدەی. ئەمن لێرە هەر بە خێرایی هەندێکیان شیکار دەکەم چونکە لەوانەکانی ڕابردوو هەندێک لەو بابەتانەم شیکار کردیە. نووسرایە شیکار بکە بە بەکارهێنانی هەژمێرکردنی هزری واتە ژماردنی بیر بە بیری بێ ئەوەی حاسیبەیان ئەژمێرەر بەکاربێنین. پرسیاری ژمارە 1 هەتا بمانەوێ ئەگەر بمانەوێ پیتی د ببینینەوە پێویستمانە 33 کەم 13 33 سێزدەی لێ دەربکە مابەینی 33 کەم 3 دەکە دەردەچی پیتی د. پرسیاری دووەم هەتا بمانەوێ پیتی ج ببینینەوە ئاسانترین شێوە 25 کەم 17 25 17ی لێ بڕوە. پرسیاری دوو بوو ئەوە. پرسیاری 3 هەتا بمانەوێ پیتی م ببینینەوە 54 دابەش 6 دابەش. پرسیاری 4ش هەتا بمانەوێ پیتی ه ببینینەوە 9 جاران 11 لێکدان. پرسیاری 5ش ئاسانە 334 لێ بڕوە پاشان 3شی لێ بڕوە. ئەوە تەواو بووین. ئێستا دەچینە لای بابەتە نوێیەکەمان. خشتەکە بەکار بهێنە بۆ دۆزینەوەی سەرجەم ژمارەی ئێسکەکانی بڕبڕەی پشت، سەر و هەردووشان. سەرجەم بدۆزەوە بە هزری بە بەکارهێنانی سیفەتی ئاڵ و گۆڕ. سیفەتی ئاڵ و گۆڕ لێرە خشتێک هەیە لەسەرەوە سەرەوە نووسرایە ژمارەی ئێسک لە لەشی مرۆڤ، لە لای ڕاست نووسرایە بەشەکانی لەشی مرۆڤ کە پێک دێن لەسەر، لە لای چەپ ژمارەی ئێسکەکانی لەسەر هەیە 28 ئێسک لەسەر، لە بڕبڕەی پشت 26 هەیە، لە شەوی لاک 1 ئێسک هەیە، سنگ 25 ئێسک هەیە، هەردووشان 4، هەردوو باڵ 6 و هەردوو ناولەپ واتە دەست 54، هەردوو لاق 10، هەردوو پێش 52. لە پرسیارەکەی تەنیا دەیەوێ سەرجەمی ئەو ئێسکانە ببینینەوە کە لە بڕبڕەی پشت هەیە 26، پاشان لەسەر کە 28، ئەو جا هەردووشان کە 4. ئێستا ئەگەر ببینین تەمەشاکەین لێرانە لە کتابەکەی ژمارەکان ڕیزکراینە 26 لێرە 26 پاشان 28 ئەو جا 4 چونکە بڕبڕای پشت و سەر و پاشان هەردووشان. سیفەتی ئاڵ و گۆڕ مانای چییە؟ مانای ئاوا ژمارەکان بنووسە هەتا ئاسان بی کۆکردنەوەیان. کو ئاڵ و گۆڕ واتە 4 ئەو 4ە کە لێرە نووسرایە هاتیە لێرەی نووسیە، 28ەکەشی لە جیاتی 4ەکەی نووسیە. وەکو دەبینین 26 هەر لە جێی خۆیتی، 4ەکە هاتیتە ناوەندێ، 28ەکەش چوویتە لای چەپ. ئەوە
بەڕای ئەو سیفەتی ئاڵوگۆڕ کەەوە ئاسان کاریە. چۆنی ئاسان کاریە لەبەرەوەی 28 هەمومان دەزانین کە 6 دەکاتە 10 واتە دەزانین کە 26 دەکاتە 30 زوو دەزانین. ئەو جا دەینین ئەو 28ش دەینینە خوارەوە دەنووسین لە تەنیشتی لە هەنگاوی دووەم 30 و 28 کۆ دەکەینەوە. بەڵام ئەگەر تەماشای ئێرە بکەین دەبوایە 26 لەگەڵ 28 کۆکەینەوە ئاسان نییە بە هزری. ئەو جە دوایە پاشان لەگەڵ چاری کۆکەین لەبەر هەندێک ئاڵوگۆڕی کردیە چارەکەی هینایتە جێی 28کەش چوویتە جێی چوارەکەی وەکو دەبینین لێرە ئاسان کاریە بە سیفەتی ئاڵوگۆڕ. ئەو جە پاشان کۆیان دەکەینەوە کە دەکاتە 58. ئێستا نووسرایە سەرجەم بە هزری بدۆزەوە بە بەکارهێنانی سیفەتی بە یەکتر بەستن. ئەو جارەی سیفەتە چیتکە هەیە پێی دەڵێن بە یەکتر بەستن. ئەو کووە هەمان پرسیار 26مان هەیە لێرە 28ش پاشان 4. لێرە لەو کتابەی چ دەکەن پێشی ئەوەی 26ەکەی کۆ بکەنەوە لەگەڵ 28ەکەی 28ەکە کۆ دەکەینەوە لەگەڵ 4 چونکە هەز دەکەین ئاسانترە کە بووە 32 26ەکەش وەکو خۆی لێرە دەینینە خوارێ لە هەنگاوی دووەم 26 و 32 کۆ دەکەینەوە کەوایە بە یەکترمان بەستەوە 28ەکەمان لە جیاتی یەکسەر لەگەڵ 26 کۆ بکەینەوە 28 دەبەستینەوە بە چوارەکە کۆیان دەکەینەوە کەوانش دادەنین کە ڕوون دەکەینەوە دەمانەوێت جارێ یەکەم جار ئەو دوانە کۆکەینەوە وەڵامەکە لێرە بنووسین 26 جارە بینینە خوارێ هیچی لێ نەکەین لە هەنگاوی دووەم کۆی بکەینەوە لەگەڵ 32. ئەو ڕێ پێی دەرێن ڕێی یەکتر بەستن کەواتە سەرجەمی ژمارەی ئێسکەکانی بڕبڕی پشت و سەر و هەردووشان بریتیە لە 58 ئێسک. ئەو جارەی چ دەڵێ دەتوانی سیفەتی بەشینەوە سیفەتی ئالوگۆڕ فێر بووین بە یەکتر بەستنیش فێر بووین. ئێستا سیفەتی بەشینەوە مانای چییە بۆ شیکاری پرسیارەکە؟ بەشینەوە واتە ئەو ژمارەی کە هەمانە دەیکەینە چەند بەشێک دەیکەینە ژمارەی ئاوا کە سفری لەگەڵ بی چونکە هەز دەکەین ئاسان دەبی. دەڵێ پرسیارەکە چییە؟ ژمارەی ئێسکەکانی بڕبڕەی پشتی 5 کەس ئەگەر 5 کەس هەبوو ژمارەی بڕبڕەی پشتیان چەندە؟ زانیمان کە یەک کەس ژمارەی بڕبڕەی پشتی 26 یەک کەس ئەدی 5 کەس پێگومان دەبی 26 جارانی 5 بکەین لێرانە 26 دەبی جارانی 5 بکەین وەکو دەبینین لێرە هەتا بتوانین بزانین ژمارەی ئێسکەکانی بڕبڕەی پشتی 5 کەس دەکاتە چ. بەڵام هەست دەکەین کە ئەو لێکدانە ئاسان نییە بە هزری لەبەر هەندێ دەینین سیفەتی بەشینەوە دروست دەکەین 5ەکەی لێ دەگەڕین وەکو خۆی 26ەکە دەنووسین 20 کۆ 6 چونکە 20 سفری لەگەڵا زۆر ئاسانە لە 26 ئاسانترە. ئەو جە دوایە چ دەکەین؟ دوایە ئەو 5ەمان کە هەیە یەکەم جار جارانی 20 دەکەین دووەم جار جارانی 6 دەکەین پێی دەڵێن سیفەتی بەشینەوە کە 5 جارانی 20 دەکەین لێرە زۆر ئاسانە دەکا 100 کە 5 جارانی 6 دەکەین ئەویش ئاسانە دەکا 30 پاشان 100ەکە لەگەڵ 30ەکەی کۆ دەکەینەوە
وەڵامی کۆتایی دەبیتە 130. ئاسانترە لەوەی بە یەک جار پێنجی جارانی 26 بکەین. لەبەرەوە نووسرایە 26 ببەشەوە لە ناوکەوانە بەشینەوە بەکاربێنە، لێک بدە بە هزری 5 جاران 20. ئەنجامی هەردوو لێکدان کۆ بکەوە. ئێستا کەواتە 130 ئێسک لە بڕبڕەی پشتی 5 کەس هەیە. بە ئاسانی بە هزری توانیمان. ئێستا دەینە لای هەروەها دەتوانی ئاڵ و گۆڕ وە بە یەک بەستن بەکاربهێنی تا ئەنجامەکانی بەشەکانی کۆتایی بە سفر دێن بەدەست بهێنی. ئێستا لێرانە نمونەی دووەم بزانین ئەو چییە. ئەژمێرکردنی هزری بەکاربهێنە بۆ دۆزینەوەی بەهاکە. لێرانە چمان هەبوو؟ 6مان هەیە جاران 7 جاران 5. ئەگەر هەروە هیچ سیفەتی ئاڵ و گۆڕ بەکار نەینین، ناچارین بڵێن 6 جاران 7 دوایە بڵێن جاران 5. هەست دەکەین کە ڕەنگە زەحمەت بی 6 جاران 7 لەبەر هەندێ ئاڵ و گۆڕ دەکەین لە مابەینی ئەو 7 و ئەو 5. 7ەکە بچیتە جێی 5ەکەی، 5ەکەش بێتە جێی 7ەکە، 6ەکەش هەر لە جێی خۆیتی. هەست دەکەی ئەوها ئاسانە کە ئەوهامان کرد. پاشان دەڵێن 6 جاران 5 دەکا 30. سفری لەگەڵە ئاسانە کە سیمان نووسی ئەوجە دەڵێن جاران 7 کە سفری لەگەر بوو زۆر ئاسانە چونکە سفرەکە دێتە خوارێ 3 جاران 7 دەکا 21. ژمارەکەمان بە ئاسانی بەدەست کرد، سەرجەمی لێکدانەکە. ئەوە سیفەتی ئاڵ و گۆڕ بەکار هات. ئێستا سیفەتی یەکتر بەستن. ئەگەر 9 هەبوو جاران 25 جاران 2. ئەگەر دەست پێ بکەین بە 9 جاران 25 هەست دەکەین ڕەنگە زەحمەت بی. لەبەر هەندێ چ دەکەین 25 و 2ەکەی بە یەکتر دەبەستینەوە لە ناو کەوانەی. جارێ 9ەکەی هەر هیچ ناکەین دەینووسینەوە جارەشکە. بەڵام 25 و 25 جاران 2 ئاسانە دەبیتە 50. سفری لەگەڵا. پاشان کە 50ەکە نووسرا ئەوجا دێین جارانی ژمارە 9 دەکەین. ئەو کات زۆر ئاسانە چونکە سفرەکەیە 5 جاران 9 دەکات 45. بەو شێوەیە ڕەنگە ئاسانتر بی. ئەژمێرکردنی هزری بە 3 جۆر بوو. جۆری ئاڵ و گۆڕ، سیفەتی ئاڵ و گۆڕ لێرە، سیفەتی بە یەکتر بەستن لێرە، و سیفەتی بەشینەوەش لێرانە. لێرە ئەمان دێمە کۆتایی وانەی ئەوڕۆ لاپەڕا 12. لەوانەی داهاتوو باسی لاپەڕا 13 دەکەم. هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی.